إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزنوو داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلى الله تعالى عليه وسلم وشەیەکمان هەیە لە زمانی عەرەبیە پێی ئەوترێ الغەیرە یان الغیرە الغيرة زنان وهي تعريف كله كباشتر وجوانتر بخوان راتب ابن حجر عسقلاني لفتح البارية أفرمي وشيء الغيرة معنى كي بريتيا لهيجاني ضلي إنسان برزبونوي توري إنسان سبارت بوشتاني كخوابي عطاك له كسي كتر مشاركة أكال قلقا أما بيوتي غيرة يا بيوتي غيرة إمام النووي فرمي غير بريتيا لمنع واتا هر بياوك غيري هبه معناكي اويا كمنعي او انا اكاك لجردسيان ككسي كتير زفريان بيبيني يتجاوزك لحق حدودي او انا بيغمري خواه صلى الله عليه وآله وسلم لباسي غيري أفرمي لا أحد أغير من الله هج كسيقنية غيرتي زياتر به لخدا جل جلاله ولذلك حرم الفواحش على المؤمنين يعني حرم الفواحش ما ظهر منها وما بطن أفرمي هل بر أمش أخوة جل جلاله فاحشة وخرابكاري زنا وبيكاتكاني زناي هرهم حرام كردوا ما ظهر منها وما بطن أويك بأشكرايا أويك ببنهانا لفرمايشتك أفرمي إن الله يغار وإن المؤمن يغار خوا جل جلاله غيري هي وإيمان داران غيران هي غيري خوا جل جلاله أو هي لسر إيمان داران حرامي كردوا سكوم الله سنوري دانا وبهش وازنا بسنور كان ببزنا پیغمبری خوا صلی الله علیه و آله و سلم لناو هاوڵانە لەناو کۆمەڵگایەکی زۆر بەغیرەتە ئاياتی بۆ هاتە خوارەوە کە ئەگەر کەسێ زینای کرد ئەبێت 4 شاهید بێنن بۆ ئیسباتی زیناکە اینجا بڕیار ئەدرێ بە عقوبەدانی ئەو کەسە سعد لەناو هاوڵانە فەرمووی یا رسول الله صلی الله علیه و آله و سلم یعنی من چاوەڕێکم ئەم کەسە بێت بەم شێوازە کاری خۆی کات و تا من 4 کەس کۆ ئەەکەمەوە واللهی نەک بە پانیشم شێرەکەم بە تیژیشم شێرەکەم لێ ئەدەم و ئەیکوژم هاوڵان زانیان کە ئەم قسەی سعد هەڵەیە خزمەکانی وتیان یا رسول الله صلی الله عليه وسلم بەخوا ئەم سعدە ئەوەنە بەغیرەتە ئەگەر ژنیش تەلاق بە کەس ناوێرێت دوای ئەو ژنەکە بخوازە بە حیاتیشی ئافرەتێکی نەهێناوە کە ئافرەتی کەسێکی تر بوو بێ و بێوەژن بوو بێ فرموي أتعجبون من غيرة سعد سرتان سرعة من لغيرة سعد والله من لغيرة بس لسعد بغيرة تر والله أغير مني خوا جل جلاله لمنيش بغيرة تر كاتك أم يا سيان شريعتي دانا بويا بدرجاي 600 صالي ميجوي دولتي مسلمانان يك حالة نبو لحالات الزنا كبشاهدي إثبات به زور حالتها بو داري حد لدرا والرجم كراوة هموي باعترافي كسكان خوان بو هاتون وسيانا باق ببناوة بشاهدي دان لسر يكتري 600 صالي مجوي إسلامي إن جاي كمن حالتي تيار رودا كبشاهدي أوش كسكان بأشكرا زينيان كرد شاهديان لسر دراو دار كاري كرا إمي إيمان دار
کە حیاتی سەحابە ئەخوێنینەوە هەر هەمووی پڕە لە غیرەت و جوامێری و پیاوەتی و شەهامەت کە من ئەم وتارەتان بۆ ئەدەم باسی ئەم زەمەنە ناکەم کە غەزوی فکری وەهای کردووە پیاوەکان سالاریان کەم بێتەوە زۆر قسە ئەکرێ لەسەرەوەی پیاو سالاری و باوک سالاری و برا سالاری و ئەم قسانە هەمووی بۆ کەمکردنەوەی هەیبەتی پیاوە پیاو لە ڕاستیە کۆمەڵی ئەرکی زۆر گەورە لەسەر شانیەتی فەرمانی ئیلاهی زۆر گەورە لەسەر شانیەتی زۆر قورس ئەبێ ئەم فەرمانانە بزانێت چین کە بەسەر شانیەوە ڕەب العالەمین بە عەزەمەتی خۆی لەسەری داناوە یەکێک لەو فەرمانەی لەسەری داناوە ئەوەیە کە ئەبێ زۆر بە غیرەت و مەرد بێ بەرامبەر بەو ئافرەتانەی کە لە بەردەستیەتی سەواء خوشکیەتی کچێتی خێزانیەتی هەر یەکێک لە ئێمە لەوە ئەچێت لە نێوان دوو حاڵەتە بۆی غیرەتی جوان بۆ ڕوون بێتەوە وەکو ابن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێ ئەفەرمێ سەیری غیرەت کە لە نێوان سوء الظن کە ئینسان گومانی خراپ بۆ کەسێک ببە هەمیشە گومانی خراپ بە کەسێک چونکە ئەگەر بێت و زیادە لە حەد غیرەت تەواو بێ ئەبیتە کەسێک هەمیشە گومانی خراپ ئەبێ بە خێزان نا ئەسڵی دین پاکی و سەفا و جوانیە ئەسڵی دین بریتینێ لە تۆمەتبارکردنی ئافرەتان نە جوانی مامەڵەیە لەگەڵیانە بەڵام ئەفەرمێ ئاگات لێبێ چونکە غیرەت لە نێوان دەیوثیەتە ئینسان یان دەیوثە یان سوء الظن یان لەو نێوان غیرەتێکی هەیە کە بە شەریعەت کۆنتڕۆڵ کراوە بۆیە هەر پیاوێک لە پیاوەکانی ئەمڕۆ واجبێکی زۆر گەورە لەسەر شانیەتی سەیری عومەری کوڕی خەتابەکە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ خۆشەویستمان ئەفەرمێ لە شەوی میعراجە کۆشکێکی زۆر جوان و تەلارێکی جوانم بینی لە بەهشتا ئەی عومەر پرسیارم کەوتیان ئەمە هی عومەرە بیرم لە غەیرەی تۆ کردەوە نەچوومە ناوی پشتم کرد عومەری کوڕی خەتاب دەستی کە بەگیان وتی غیرە بکەم لە تۆ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەنە هاوڵان شەهامەت و پیاوەتی و گەورەی خۆیان ئەپاراست ئیبن عومەر حیاتیان ئەخوێنیتەوە معاذی کوڕی جەبەل هەموو ئەمانە هەر یەکێک لەمانە کۆمەڵێک داستانی زۆر گەورەی هەیە لە مەسەلەی غیرەت لەسەر خێزان و ماڵ و مناڵی خۆی ئەم ئیسلامە عەظیمە یەک کۆمەڵ یاسای بۆ ئێمە داناوە لە پێناوی ئەو غیرەیە کە ئینسانی موسڵمان هەیبێ فەرزی کردووە لەسەر ئیمانداران ئافرەتانی موسڵمان کە سەتری خۆیان کەن لاشەیان داپۆشن شوێنێکیان دەرنەکەوێت سەرنجی پیاوان ڕاکێشێ حرامی کردووە هیچ پیاوە بچێتە لای ئافرەتێ وەلەو خزمیشی بێ مادام نامەحرەمە ئەبەدەن نابێ ئەم پیاوە بە تەنها بچێتە لای ئەم ئافرەتە یان لە شوێنەکە بە خاڵی لەگەڵ یا بمێنێتەوە یان بە وەسائلی ئەمڕۆ کە کەس ئاگای لێ نییە خەریکی نامە و نامەکاری بێ لەگەڵیە ئیسلام وەسەتی پێکردین بە حەیا الحەیاء من الئیمان بەشێک لە ئیمانمان بریتێ لەو حەیا و شەرمە لە نێوان پیا و ئافرەتانە کە هەبێ والحەیاء خەیڕ كله لە فەرمایشتێکە هەرچی کۆی خەیرە لەناو حەیایە کۆ بۆتەوە هانی داوین کە ناموسی یەکتر بپارێزین چ جای ناموسی خۆت ئەفەرمێ لە فەرمایشتێکە سەبەب بە ناموسی خۆت من قوتیل دون ئەهلیه فهو شەهید حتى ئەگەر کوژرای لەسەر شەرەف و ناموست تۆ بە شەهید حسابەکە ئەی لە بەرامبەر ئیماندارانە هەر یەکێک لە ئێمە واجبە لەسەری حفاظی چاوی خۆی کە لە بەرامبەرەکانی لە خزمەکانی لە دۆستەکانی لە دراوسەکانی ئەمێ ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم پرسیارە لێ ئەکرێ لەناو گۆڕە پرسیان لێ ئەکرێ ئیماندارانە ئەم ئافرەتانە چی تۆ بوون لەسەر زەویە چۆن ڕوتەیە جواب بێتەوە بڵێ خوشکم بوون ئەگەر بێت و ئەم شەهامەت و هەیبەتەی خۆت نەپاراست بێ و یاساکانی شەریعەتە جێبەجێ نەکرد بێ ئەمری پێکردوین چاو داخەین ئەمری کردووە کە ئافرەت دەنگی نەرم نەکاتەوە بۆی سەرنجی پیاوان ڕانەکێشێ فەیەطمع الذی فی قەلبه مرض ئەوەی کە دڵی نەخۆشی تایە طمع کاتە ئەم ئافرەتە واتە ئەو کەسێک کە طمع ئەکاتە ئافرەت دڵی نەخۆشە ناوەی گەنیوە ئەبێ ئێمە ئیماندار زۆر بە وریایی مامەڵە لەگەڵ ئەم دەقانە بکەین و بزانین ئەم شەریعەتە گەورە کە ئەم یاسانەی بۆ ئێمە داناوە چاوت بپارێزە مەچۆرە لای ئافرەت ئەی ئافرەت خۆت داپۆشە حیات هەبێ شەرمت هەبێ دەنگت ناسک مەکەرەوە هەمووی لە پێناو چییە لە پێناو پارێزگاری دین و دنیای ئێمەیە هەر تەنها ئەوە نییە ئاخرەت السەلامەت بێ وەڵڵە دنیاش سەلامەتە بێ ڕەحمەتی خوا لە ئیمامی غەزالی بێ ئەفەرمێ ئەگەر غەیرەت و پیاوەتی لەناو خەڵکە کەم بوویەوە حتما نەسەب تێکەڵبوون دەست پێ ئەکە لەناو ئەو کۆمەڵگا شایستەی ڕەحەماتی گەورەی ئیلاهی نامێنێ بۆیە ئێمە لەم زەمەنی فتنە و فەسادا لە هەموو کاتێ زیاتر پێویستمان بەوەیە لە هەموو کاتێ زیاتر چاوەڕێ ڕەحمی خوا بکەین دەستەکان بەرزەکەینەوە
بەڕاستی ئەبێ گەنجی مسلمان ئەمڕۆ زۆر خۆگر زۆر ئازا لەناو ئەم هەمەجە ئیعلامیە پیسەی کە هەموو جیهانی داگیر کردووە ئەبێ ئەم زۆر ئازایانە وەستاو بێ ناکرێ هەر هەوایەکی کافر هەڵی کرد ئیتر ئێمە هەمومان شوێنی کرد ئەمڕۆ فەساد لە جیهانە گەیشتوتە ئەخیر قیمەی کار لەوە دەرچووە تەجاوز لە حەدی ئافرەتا بکرێ گەیشتوتە تەجاوز لە حەدی پیاوە ئافرەت بوو ئافرەت نازانم چی ئەنواع کاری شوزوزی ئەنواع ڕێکخراوی گەورە گەورەی سەهیۆنی جیهانی کار لەسەر ئەمە ئەکەن لەسەر تێکدانی فیتڕەتی نەسلی ئینسانیەت بۆی ئێمە ئیماندار ئەرکی ئێمە زۆر قورسە بە تایبەتی چینی پیاوان لە ئەمڕۆیە وا تەسەور نەکەی خێزانەکەت لە ماڵەوە بێتە دەرەوە گۆرەوی لە پیانە بێت تۆ محاسبە نەکرێت لای خوا جەل جەلالوه یا جلێکی تەسک و تروسکی لەبەرابێ و تۆ محاسبە نەکرابی لای خوا یان خوشکەکەت یان دایکت یان کچەکەت یەکێک لە گرفتە زۆر گەورەکانی ئەمڕۆ تەسەور کە لە پەروەردەی مناڵە کچێک گەورە ئەکەین لەسەر فەساد دایک باوک هێشتا مناڵە تاوای لێیە خۆشەویستی حیجاب لە دڵیان نامێنێت دوای بە زۆریش حیجاب ناکاتە بەری بۆیە لە شەریعەتە تۆ چۆن فەرمان بە مناڵەکەت ئەەکەی لە 7 ساڵیەوە کە نوێژ بکە هەموو فەرمانەکانی تری پێەکەی بە ئافرەتێکیش فەرمانەکەی کە حیجابەکەی جێبەجێکە با عمری 7 ساڵ بێ لە 10 ساڵیەوە لە شەریعەتە ئەی باوک بۆت هەیە لە مناڵەکەت بدەی لەسەرەوەی کە حیجابی لەبەر نەکرد ئێمە جاریوە هەیە تەڵەبەکە شەشی ئیبتیدایی تەواکە خەریکە گاتە کولیە هێشتا دایک و باوکی ئەڵێن مناڵە ئەمە هیچ ئادابێکی ئیسلامی نییە لەناو ئێمە ئەوە ناکاتە غیرەتی کەسی ئیماندار ئەوە متەئەسیر بوونە بەو فکرە غەربیەی کە زاڵ بووە بەسەر ئومەتی ئیسلامیە کە کافران و بێدینان فوی پیا ئەکەن و هەوای تێ ئەکەن و هانمان ئەدەن لەسەری عەزیزانم مەظاهرەکان زۆرن گرفتەکان زۆرن لە عالەمی ئیسلامیە ئەمەی کە عەرزتان ئەەکەم سەبارەت بە بابەتی غیرەتی ئینسانی مسلمان غیرەت لە شوێنی خۆیە پیاوەتی و شەهامەت لە شوێنی خۆیە ئەگەر بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی بپارێزێ پیاوەکان چاوەکانی خۆیان بپارێزن ئافرەتان خۆیان بپارێزن حتى اختلاط خودی اختلاط لە شەریعەتە حرام نییە ئەو فەسادەی کە لە نێوانە هەیە حرام ئەگەر لە مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەبێ ئەوەی پەردەیەکە بێ ئافرەتان لە دووە نوێژیانەکرد و پیاوان لە پێشەوە اختلاطێکیش ڕووی نەدا و تەبەڕوجێک ڕووی نەئەدا و خۆجوانکردنێ ڕووی نەئەدا پیاوەکان چاویان ئەپاراست و ئافرەتەکانیش خۆیان ئەپاراست بۆی ئەم ئومەتە ئەمڕۆ بە هەموو شێوازەکان هێرش کراوەتە سەری ئەیانەوەی فیتڕەتمان تێک بن فیتڕەتە ئیسلامیەکەی خۆمان ذەوق و چێژی ئیسلامیمان تێک بن بۆیە پێویستە هەر یەکێک لە ئێمە مراجعەیەکی حاڵی خۆی کە لە بابی غیرەتە ئایا چەندێک توانیوێتی مەحاریمەکانی خوا بپارێزێ سنوورەکانی خوا جەل جەلالوه بپارێزێ داوات لێ ئەکەین یا ئیلاهی لەسەر جەم گوناهەکانمان ببورە حرمەت و حای خۆمان و ماڵ و ناڵمان پارێزراوکە یا رب العالمین خوای داوات لێ ئەکەین ئەهلی کوفر بە هەموو شێوازێ هێرشمان بۆ هێنێ پەنایەکمان نییە و پەناگایەکمان نییە تەنها تۆ نەبی یا ئیلاهی هانامان هێنا بۆ لای تۆ ئەی ئەو کەسێک قەت سپاردە زایە ناکەی ئیلاهی خۆمان و ماڵ و مناڵمان زایە مەکە لەم زەمەنی فتنە یا رب العالمین خوای ئەم ئیماندارانە ڕویان کردوتە ئەم ماڵی تۆ دەسی زەلیلی بۆ لای تۆ بەرزەکەنەوە ئەمانە ئەو عەبدانن کە سەری بەرزیان لە سوژدەیە بۆ تۆ نەوی ئەکەن ڕکوع بن لە پێناوی تۆیە یا ئیلاهی دوعاکەیان گیرا بکە ادعوا الله وأنتم موقنون بالإجابة الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين وشوي سكام يوجد صفة برزكاء إنسان وإيمان داري أن غيرته فرق ورجبه سرو خزان وجن وزار الله ويش إمامي ابن حزم رضا رحمة الله ونبو ينجب يافر عقلك زمن ويش فرماو هربي وغيرة جنبو معنا وشويسيش نزانا وهر كاتي غيرة دلكم الجانا نمن إثر وشويسي دلكم الجانا معنى حقيقي وشويسي دلكم الجانا ورجيون وممن إما إنا من الزمن وفرا خطرناكنا تما شكر تشني أني رب العالمين غيرة الجمع ورامري عبدك جناه كرا وبيغمر خوي صلى الله عليه وآله وسلم حتى ملائكته جمادات غير غيرة كرا ورامرو إنساني كاتك جناه كرا فرما يشتي ونا أثر ونا أمان
كمسند إمام أحمد بن عمر بن الخطاب ما قال الله فرماو ملائكتك فرماوا يا إلهي عبدتي يقردوا قناها كرا ورشان قال الميوه فرماوا دعهم فإنهم عبادي واسسنا بادي أنا عبد من ورد الله والتوبة كرا ما بس شينين تشا ملائكة حتى توربوا غير كرا ورا إنسان مسلماني فرما يشتي الروايات وتين نهر مسند إمام أحمد إن فرماوا قرشة بحركة يرجع مولد جخواي والجرا يا إلهي مولت ما دبا سر زميني تماما إن قناه شاكر إن فساد شاكر ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس فرما رب العالمين مولت شامو فانا فرما أنا عبد مني لعل جلاو إمي إيمان درجة آرونا جگر كاتي زياتر بيسما بان إنك غيرت ما بوران ورو جنو زار الله عائليما أي تاتي برز أي فياي برز أجر خزانك الزيارة خلل وجلو برقو بوشاكش نبي حجاب شرعيش بورا نبي تو قناه بارني شريعتنا إنني تو قناه بار بتنها سرو نما نكردل بيا فرز زحمتي جي ناسرو أجر جن يجبو زحمتي جن كجمي سرو إلي أجر يجن ما نكرو قناه بار شرعنا تشوك خواج اللي جو إمروي جن شو سندسو بياي شن زاروا با أن أركب فرتربو زالك نما نكرا زالك حجاب شرعي شابورا نبو زالك تبرد شابو یان زاڵەکە دینداری نەکەرە گرت حسابات و کتابات شەنی پیای کردو پیا ئەرکش فرە گەورەن شەریعەتەنە و ئەجری چش فرە گەورەن شەریعەت بەس تەسەوور نەکەرمە ئەجر و پیای کەما شەریعەتەنە پیاکێ گەورەترین چێو واسمە ئەجر کە ورژگێرە ئەمر بە مەعروف و نەهی جە منکەرە نەکە یانەکە وشە نەکەراش بەردەوام هیچ پێوە نییە داعی نەبوو بانخوازنەوە پەی دینی واجبە سەرەوە خاصة خرافة ما كره تاني زال تاني جنة غير كرو دعوة بانجواز غير كرو فضيلته جوري ورو أنا أرونا أشم خيرته وفرق جورا ما بو متأثرين النبي بعلام وغربي وبكافرة وأنواع جورو رخراوك دروس بينه هنا وأنا إنك كمالجاي فساد كرا أشم إما السر وبنما شرعك وما بالمه هيج جوش بانه يوم عشوا إن تحت السالارين برا سالارين في شيء واسع قصة كافرة وبدينانه ورو أنا هيمنتي إسلامي لما أنا كم كراو ذوق چێژە ئیسلامی ماهەن ئایج ئانان پارێزگاری جا وێمە جا خێزان و هاوسەر و زاڕۆڵاو ئافرەتا کە خوای وستێنەوە لە دەستمە جا گردیشە پارێزگاری کەرمێ ئینێچە فەرمانێوە خواین و ئەرکێوە گەورن و واجبێوەن سەر و شانامەوە خوای گیان داواوە نەکەرمێ وێمە ژەن و زاڵێمە پارێزریا کە لە چی فەساد و چی ناڕەحەتیە ئی زەمانەیە یا رب العالمین وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات اللهم اغفر لنا وارحمنا واهدنا وعافنا وارزقنا إلهنا ربنا نسألك بأسمائك الحسنى وصفاتك العليا أن تغفر لنا وترحمنا وتفتح علينا أبواب الخير كلها يا أكرم الأكرمين اللهم إنا نسألك رضاك اللهم إنا نسألك رضاك اللهم إنا نسألك رضاك آمين آمين والحمد لله رب العالمين أقم الصلاة يرحمك الله